چەند زانیاریەکمان بۆ دەگوێزێتەوە. هێمن سلااوت لەبێ دو زانیاریەکان لەسەر بەڕێوەچوونی کۆبوونەوەی پێنج قۆڵی چین. کارزان چەند خوڵێکێکە ئەو کۆبوونەوە پێنج قۆلیەی کە لە کاتژمێر 11 ئەمڕۆ دەستی پێکردووە کۆتایی هاتووە. ڕێکەوتون لەسەرەوەی کۆبوونەوەکان هەڵپەسێدرێ. چوارلایەنەکە جگە لەم کۆبوونەوەی پێنج قۆڵێ چەند کۆبوونەوەیکی تریان کردو لە ناوخۆیانە. سەرەتا لە کە پارتی پێشنیازەکەی وەڵام داونەتەوە کۆبوونیان لەسەر کردووە، دوجار چوونەتەوە لای پارتیانی. ئەم چوارلایەنە چەندین کۆبوونەوەی تریان کردو لە پەراوێزی کۆبوونەوە پێنج قۆڵێکەیە. دوجار کە گەشتونەتە سەر ئەو خاڵانی کە پەیوەندی بە دەسەڵاتەکانەوە هەیە ڕێنەکەوتون. بۆ نمونە لەوانە کام پارتی دیموکراتی کوردستان داوای کردووە سەرۆکێرین فەرماندەی گشتێتە چەکدارەکان بێ، مناقەشەیان کردووە لەو خاڵانی کە باسی وەکە کە فەرماندەی گشتێ هێزە چەکدارەکان بەڵام بە هاوبەشی بۆ نمونە وەزیری پێشمەرگە و چەند فەرماندەیەکی تر لەو دامەزراوەی تر ئەوان لەناو ئەو فەرماندەیە بن. بەڵام دوجار کە بابەتی ئەنجومەنی ئاسایش هاتووەتە ناو باسەکەەوە، پارتی دیموکراتی کوردستان ئەمەی ڕەت کردوەوە کە نایەوێت ئەنجومەنی ئاسایشیش سەر بە ئەنجومەنی وەزیران بێت، دەیەوێت هەر دەسەڵاتەکان لای سەرۆکایەتی هەرێم بێت. لەمایان ڕێنەکەوتون کە لەسەر ئەو دەسەڵاتانەی ڕێنەکەوتوتر کۆتاییان بە کۆبوونەوەکان هێناوە. واتە بە درێژایی ئەمڕۆ لەم کۆبوونەوەیە مناقەشەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیان کردووە. ئەگەرچی پێش ئەوەی کە ئێمە قسە بکەین بڕیار بوو کار پێنجیان بەیاننامەیەک بڵاوکەنەوە لەسەر کۆبوونەوە پێنج قۆڵەکان باسی ئەو بکەن کە ئەم قەیرانانی کە ئێستا هەیە پەیوەندی بە پرسی سەرۆکایەتی هەرێمەوە نییە. بەڵام دوجار ئەوە تا کە کۆبوونەوەکان هەڵپەسێدران بە پێی زانانی کە دەزێمە کەوتو لە ئەندامانی وەفدی پێنجزانەکە و دەستمان کەوتو دەڵێن کۆبوونەوەکان هەڵپەسێدراوە بەیاننامەکەشیان دەرنەکردووە. پێشەوەی ئەم کۆبوونەوە بکرێ ئەندامانی باڵای هەر چوارلایەنەکە وتیان ئەگەر کۆبوونەوەکان بەو شێوەیە بێ وەڵامەکەی پارتیان بەدڵ نەبێت بۆ پێشنیازەکەی خۆیان ئەوە بایکۆتی کۆبوونەوەکان دەکەن بەیاننامەیەک بڵاو دەکەنەوە. ئەوە لێرە ئەویان وتووە کە هەڵیان پەساردەوە، بەڵام هێشتا بەیاننامەی نە پێنجلایەنەکە نە چوارلایەنەکە بڵاو نەبووتەوە. لێرەشکە ئێستا من هەم ناو بەناو ئەندامانی وەفدی پێنجزانەکە دێنە خوارەوە تێپەڕ دەبن، بەڵام تا ئێستا من هەموو ئەندامەکانم نەبینەوە. ئەوشی کە بینیمە کاروانی ئۆتۆمبیلێک بوو کە لێرەوە تێپەڕ بوو. ئێمە هەوڵ دەدەین لێرە بین تاوەکو سەرجەم ئەندامەکان لە ناو هۆتێلەکە دێنە دەرەوە، چونکە کۆبوونەکە تاو بووە بەڵام بەشێکیان شتە لە ناو کۆبوونەوە. باشە هێمن هەڵپەساردن واتە دیاریان نەکردووە کە کۆبوونەوەی داهاتوو کەی دەبێ و چۆن دەبێ؟ کارزان بیرەوە بە زەنەرەی ترت خستمەوە کایشێک لە ئەندامەکان پێوتم لە ناو کۆبوونەوە پێنج قۆڵەکە ویستوانە باسی ئەو بکەن ئایا ئەم کۆبوونەوەی بەردەوام بێ یان بیوەسێنن. لەمە ڕای جیاوازە بوو. ڕای جیاوازە بووە کە تەنها پارتی دیموکراتی کوردستان نەیوتەوە بەردەوام بێ، لەو چوارلایەنەش لایەن هەبوو توانە بەردەوام، بەڵام هێشتا ڕوون نییە کام لایەنە کەوتوتی با کۆبوونەوەکان بەردەوام بێ. بەڵام دوجار لەبەرەوەی لەسەر ئەو ڕێنەکەوتون کۆبوونەوەکان بەردەوام بێ یان بوەسێنرێ، بۆیە ئەم ڕایانگەیان و کە کۆبوونەوەکان هەڵدەپەسێرن ڕوون نییە تاکەی هەڵدەپەسێرن دەگەڕێنەوە پەرلەمان. بەڵام ئەم هەڵپەساردنی ئەوان لە کاتێکدایە من کاتەکەم کەمە دەمەوێت سوود لە کاتەکەم بینم بۆی بگەڕمە بۆ لای میوانەکانم. لەگەڵ دەست پێکردنی کۆبوونەوەی پێنج قۆڵیدا خۆپیشاندان و ناڕەزایەتی هەبوو. ئێستا هیچ خۆپیشاندەرێک هیچ گردبوونەوەیەک لەو دەوروبەرە دەبینرێ؟ کارزان لە ئێستا خۆپیشاندان نەماوە لە دەوروبەری ئەم هۆتێلەدا کام کۆبوونەوەی کراوە، بەڵام هێزی ئەمنی هەن هێشتا ترسیان لە بارودۆخەکە هەیە و لێرە وا ماون. بەڵام ئەم شەقامە ئێستا ئەمی بەردە ئەم لەو کاتەیە کە و خۆپیشاندەرانە هێناوێنە ئێستا چەند کارگوزارێک هاتوونەوە بەردانە دەگوازنەوە لێرە کە ئەم شوێنیان گرتووە. ئێستا بارودۆخەکە هێمن هیچ خۆپیشاندانێک لە دەوروبەری ئەم هۆتێلەدا نییە.